گەرمیانی ئەمڕۆ گەرمیانێکە لە ڕاستیە تایبەتمەندی خۆی هەیە. ناوچەکەی ئێمە ناوچەیەکی هەستیارە، ئەبینین ئاسمانەکەی بووە بە ترافیکی هاتوچۆی درۆن و فڕۆکە. ئێمە تەمە ناکەین کوردستانەکەمان بە تاوەتی پارێزراو بێ بەبێ جیاوازی و هەموو خەڵکی عێراق پارێزراو بوون لەم شەڕە. ئەم شەڕی کە ڕووی داوە لەسەر خواستی ئێمە نەبووە. ئێمە لەگەڵ ئەوەین کە کێشەی وڵاتان کێشەی گەلان بە گفتوگۆ چارەسەر ببێ، بە لێکتر تێگەیشتن چارەسەر بێ، بە سەلماندنی مافەکان چارەسەر ببێ. پێمان وایە شەڕ و ئاشوب و کوشتار و ئەوانە نەهامەتی زۆر بە دوای خۆیان هێنێ. لەو ڕوانگەیەوە ئێمە وەکو خەڵکی گەرمیان گەلێکی و خەڵکێکی مارانگەستەین. ناوچەکەشمان ناوچەیەکی هەستیارە بۆ پاراستنی خەڵکەکەمان و بۆ ئەوەی حکوومەت لەم مەنتیقەیە زیاتر بەرچاوی ڕوون بێ بۆ هەر بارودۆخێکی نەخوازراو دێتە پێشەوە. کۆمەڵێک گفتوگۆمان کرد کە ئەوەی پێویست بێ، ئەوەی باش بێ بۆ بەرژەوەندی خەڵک، بۆ ئاسایش و ئارامی خەڵکی کوردستان بیکەن. دەستگا ئەمنیەکانی ئێمە لە ئاسایش و لە پۆلیس و دام و دەستگاکانی حکوومەت بە ئەرکی خۆیان هەستاون و ئەو سەقامگیریەی لە گەرمیان هەیە ئەگەڕێتەوە بۆ ڕۆڵی دام و دەستگاکانی پۆلیس و ئاسایش و دام و دەستگاکانی پەیوەندیدار و حکوومەت ئیدارەی گەرمیان بۆ ئێمە جێگەی دەستخۆشین و لایەنە سیاسیەکانیش ئەرکیانە گفتوگۆ بکەن، لە پەیوەندیدا بن، هەماهەنگ بن بۆ ئەوەی لە هەر بارودۆخێکە پێویستی بە جهودی سیاسی هەبوو هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بین.